بە بۆنە یادی لە دایکبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت نەخۆشخانەی بەخشین بینینی دکتۆری پسپۆڕی لە نەخۆشخانەکە بەبێ بەرامبەر بۆ هاوڵاتیان ڕاگەیان چگە لەوەش لە زۆربەی بەشەکان داشکانی 105 بۆ 100 دەکرا. بەڕێوەبەری نەخۆشخانەکە دەڵێت ئۆفەرەکە بۆ یادی لە دایکبوونی پێغەمبەرە درودی خوای لەسەر بێت و بۆ ماوەی 24 کاتژمێر بەردەوام دەبێت، بەڵام دڵنیایی بە هاوڵاتیان دەدات بەخشین خزمەتگوزاریەکانی بۆ هاوڵاتیان بەردەوام دەبێت و بە کەمترین نرخ و بەرزترین کوالیتی درێژە بە خزمەتەکانیان دەدەن. بۆنە یادی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئێمە بە باشمان زانی وەک وەفاداریەک بۆ پێشەوای مرۆڤایەتی لە ئەمڕۆدا بەڕاستی زیاتر هاوکاری خەڵک بین و بینینی پزیشک لە سەرجەم کلینیکەکان ئەمڕۆ بەبێ بەرامبەرە، یعنی هەر هاوڵاتیەک ئەمڕۆ بیەوە سەردانی هەر یەکێ لە دکتۆرەکانی ئێمە بکە بەبێ بەرامبەر دەتوانێت دکتۆر بیبینێ و ئیشی بۆ بکات. پێشتریش ئێمە نرخەکانمان هەر هەمیشە نرخی کەم بووە و ئەوەی بەخشین زیاد دەکاتەوە بەڕاستی لە شوێنەکانی تر ئێمە زیاتر تەرکیزمان لەسەر ئەوەیە بە نرخی کەم و کوالەتی بەرز ئیش بکەین. بۆیە لە ڕۆژانی ئاسایشدا وەکو جەنابتان ئاماژەتان پێکرد ئێمە بینینی دکتۆری پسپۆر لای ئێمە تەنها 3000 دینار بووە و لەگەڵ ئەوەشدا داشکاندنی تایبەت لە هەموو بەشەکاندا و هەوڵمانداوە زۆرترینی نرخەکانمان ینی کەمترین نرخ بێت لە چاو شوێنەکانی تر هەتا لە هەندێک حاڵەدا ئەو نرخانەی کە لەوە زیاتر ڕێگەمان پێنەدرابێت یا ئەوە تا مەسەلەن مەجای تێدا نەمابێتەوە زۆر بەنمونە ئێمە لە بەشەکانی لە تاقیگە یعنی نرخەکانمان دەتوانم بڵم تا لە 140 بۆ لە 150 شوێنەکانی تر بە بەراورد بە سنتەر و نەخۆشخانە هەلەکانی تر نرخمان کەمترە. نەخۆشخانەکە قەرەباڵخە و هاوڵاتیان دڵخۆشن بەوەی ئەمڕۆ بەبێ بەرامبەر دەتوانن پزیشکی پسپۆڕ ببین و لە بەشەکانی دیکەش داشکانیان بۆ کراوە. داواکاریشن ئەو خزمەتانەی نەخۆشخانەکە بەردەوامی هەبێت چونکە دۆخی دارایی هاوڵاتیان باش نییە و ئومێدیان بە بەخشینە. پیرۆزبایی لە هەموو مسلمانان دەکەینەوە بە بۆنەی ئەوەی کە جەنابیش دەڵێ خەستەخانەی بەخشین ئێمە سوپاسیان دەکەین، ینی هەرچیان گاوێک بندرێ بەرامبەر بە خەڵکی فەقیر و هەژار ئەمە دێگای دەستخۆشی و سوپاسە. ئێمە سوپاسی ئەم برادەرانەکەن لێرەم خەستەخانە کراوەتەوە لە خزمەتی خەڵقایەوە سوپاسیانەکەین کە زیاتر هەنگاوی باشتر بنێن چکە خەڵقەکە بەڕاستی فەقیرە هەنگاوی باشتر بنێن و ئەنجا ئەمەش هەر ئەوان لێ چاوەکرێت چکە ئەمانە ئیسلامی ڕاستەقینەش دەبێت لە خزمەتی مسلمانان و مرۆڤایەتی دابێت. وەڵاهی ئەم ئۆڤەرێکی ئەوە کردوتانەوە ئەوەی کە ئەمڕۆ کۆمەلگا پێویستی بەم هەڵوێستانێ ئەخلاقی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گەڕینە بۆ ناو کۆمەلگا ئەم ئۆڤەرەی ئێوە يعني كتب پر لسر اخلاقی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. بەڵێ کچێکم تەلەفۆنی کردین لە خەستەخانەی بەخشین دکتۆرەکان بە قۆڕایی پشکنین و هین بۆ خەڵکەکەن و پارە لە خەڵک ناستن و نمونەیان زۆر بێ و خوای گەورە نمونەی هەمووتان زۆر کە مسلمان خوای هەر پایدار بێت. ئەمە ئیشێکی زۆر چاکە، ئەمە هاوکارێکی زۆر چاکە کە هیکەن بۆ هاوڵاتیان و بۆ خەڵکی بەشمێنەتی ئەم کوردستانە. نەخۆشخانەی بەخشین لە 5 سنتەر پێکاتووە، 19 پسپۆڕی جیاواز و 22 کلینیک و 7 هۆڵی پێشکەوتووی نەشتەرگەیی و منداڵبوون لە خۆ دەگرێت. ئەوەی بەخشین لە نەخۆشخانەکانی دیکە جیا دەکاتەوە ئەوەیە بینینی نەخۆش تەنها 3000 دینارە و لە بەشەکانی دیکەش داشکانی 120 بۆ 160 کراوە. ڕامیا ڕوسمان کەناڵی پێیام سلێمانی.